بسم الله الرحمن الرحيم. الحمد لله كوا قۆناغی حوتەمی پرۆژەی بەهای فەرموودە بەسەرکەوتووی کۆتایی پێهات کە لە خەلیفان 155 بەشدار بوو، بەشداری تاقیکردنەوەیان کرد. الحەمدولillah بەسەرکەوتووی ئەم قۆناغەش کۆتاییمان پێهینا. سوپاس بەخوای پەروەردیگار. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله. سرەتا زۆر سوپاسی ئەو بەڕێزانەکەم کە بە پرۆژەی بەهای فەرموودە هەڵەستن چەندین قۆناغی تا ئێستا لە کوردستان بەڕێوەچوە. بەڕاستی پرۆژەیەکی زۆر جوانە، گرنگیدان بە فەرموودەکانی پێغەمبەرمان درودی خوای لەسەر بێت، گرنگیدان بە ئیقتیداکردن بە پێغەمبەرەوە صلی الله عليه وسلم. بەڕاستی سوودێکی زۆری هەیە ئەم فەرموودانە بۆ ژیانی تەواوی چینەکانی کۆمەڵگا، بە تایبەتی ئافرەتان. الحەمدولillah توانیمان فەرموودەکان لەبەر بکەین بە ئیزنی خوا. الحەمدولillah و فەرموودەکان سوودی زۆریان هەبوو. ئەگەر لە سوودێکی تەمەشاوە بکەین، سوودی ئەوەی ئەمە هەر جارە ئەو فەرموودانەمان ئەخوێن ئەمان قال رسول الله صلى الله عليه وسلم، واتە لەگەڵ خوێندنەوەی هەر فەرموودەیەک سەڵاواتمان لێ ئەدا. ئەوەش خۆی لە خۆیدا گەورەی فەرموودەکان و پرۆژەکە دەرەخات. خی گەورە پاداشتی ڕێکخرانی پرۆژەکە بداتەوە. هیوادارم خەڵکی کوردستان بەگشتی بە هەموو چین و توێژەکانی بێنە پێشەوە لەم پرۆژانە بەشداری بکەن. بەڕاستی ئێمەی موسڵمان پێویست لەم پرۆژانە بەشداری بکەین. خەڵکی دیکە پرۆژەی لەوانەیە پرۆژەیەکی وای نەبی، شتێکی وایان نەبی، بەڵام بە بڵپەڕی حەماسەوە بەشداری لە پرۆژەکانیان بەشداری لەو شتانەکەن کە هیچ سوودی نەلۆ دنیایان لەلۆ کۆتایی دوای ڕۆژیان نابی. بەڵام ئێمە ئەم فەرموودانە کە سوودی دنیا و قیامەتی هەیە پێویستە بەشداری بکەین. دەبرەوەی پەیامی ئێمە بۆ خەڵکی کوردستان تەواوی ئەمەیە. بەڕاستی من بەخۆم زۆر ئیستیفادەم کردە لەو پرۆژەی و ئینشاڵڵا خوشکانیش ئیستیفادێکی زۆریان کردێت، چونکە ئەو کتێبە هەرچی دەربارەی ئافرەتە یان ئەوە کەسانەی کە تا ئێستا نەیانزانێت کە ئافرەت مافێکی هەیە یاخود لە پێش ئیسلامدا چ قەدرێکی لێکرا، ئیسلام چ مافێکی پێداون. ئەم کتێبە هەمووی ڕوون کردیتەوە. الحەمدولillah کە توانیم یەک بە خۆم توانیم کە ئیستیفادەیەکی زۆری لێ بکەم. ئینشاڵڵا هەموو خوشکانیش ئیستیفادەیەکی زۆریان لێ کردیە. یعنی زۆر پێم خۆشە کە بەشدار بوویمە لەو لەبای فەرموودە و زۆریش ئاسانە خۆشە. بەڵێ ڕێکدانەوەیەکی زۆریان لەسەر ژیانی مندا هەبووە، وەروەها تاکو ئەو کاتەی لە ژیاندا بم جێبەجێشیان دەکەم و هەتا ئەو کاتەی دەمرم هەر لەسەر ئەم ڕێگایاندام و هەروە ئەگەر هەدیە وەرنەگرم یان نمرێکی باشش نهێنم هەر جێبەجێیان دەکەم، چونکە هەموو شتەکانم بۆ ئەڵڵا تەعالایە، بۆ دنیا نییە. بەناوی خی بەخشندە و میرەبان سەرتا زۆر سپاسی خی گەورە ئەکەم کە ڕێگەی پێدام و ئەو نیحمەتە جوانەی پێبەخشیم کە بتوانم بەشداری بکەم لەم پرۆژەیە جوانەدا. بەڕاستی لەم فەرموودانەدا ڕۆژ بە ڕۆژکی زیاتر فێر دەبووم، یعنی کە هەر فەرموودەیەکم دەخین ئەزمونێک بوو بۆ ژیانی من. لەوانەیە نەمتوانی بێت کە هەمویان بە تەواوەتی لەبەر بکەم و بەڵام بە تێگەیشتنێکی جوانەوە لێیان تێگەیشتم. سپاسیەم ئەو کەسانە ئەکەم کە لێرە بەشدار بوون.